ئێستا بە کوردی گورمازی هونەر لێرە. حاجی کەریم هونەرمەندێکی دیاری شاری هەولێرە. دوو مانگا بەهۆی دواکەوتنی موچەوە نەیتوانیوە کرێی خانووەکەی دابین بکات. دەڵێت سوپاسی سەرۆکی حکوومەتم ناوێت لەبەر بێپارەیی شەرمەزاری ماڵ و منداڵ و خاوەن خانوو بووم. چ جواب بێ خەڵکەی دەدەوە ملەتە دەها برسی کرد فۆتاندر لە ناوت برد تەفرت و نات کرد. والله نە عقوبەتاتیەوە هەیە نە مەسئولاتیەوە هەیە نە دینداریەوە هیچی وەنە هیچ وەنی بەتەحەدا هیچی وەنی بەداخۆ. سەرۆکی حکوومەت سوپاسی کردن. وڵایە سوپاسم ناوێ لە خۆبی ئەم چ دە سوپاس کرد. ساحبخانی بێ هەمووژێ یەقەم دەگری تەلەفۆن لێ بکە خوا خێری ساحبخانەوی منووسی زۆر پیاوە حەقی یەقەی نەگرتیە. بەڵام سوێن بە ئەڵە مزگەفتێ دەگەمێ خۆم لە جێلی دەدەم. مەسئولەکان ئەمەتان شەرمەزاری مار منداڵ جیران شەرمەزاری خودی نەفس خۆمان کرد. شەرمەزارتان کردین ئەگەر شانی هیداتن خوا هیداتان بەگەنا خوا شەرمەزارتان کە وچی بەتانەوێ ئینشاءڵڵا ڕۆژێک ئینشاءڵڵا وچیمان لێ دێ. ئەجە بابزانە ژیانی ملەتی کووە بە ئەجانجی ئەمیش دووست نەک سوپاسەکەمە سێ فەردە سوپاسی دەدەمێ. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەولێری پایتەخت نزیکەی 38,000 کرێنشین هەیە. کرێنشینان لە دۆخێکی سەختی داراییدا ژیان دەگوزارێنن. لە هەرێمی کوردستانە و پرۆژانەی نیشتەجێبوون دروست کراون. هیچ سوودێکی با خەڵکی کەم دەرامەد نەگەیاندووە و تەنیا ئەوەیە زەویەکی زۆر بەهادەر دراوە و کەسانی دەوڵەمەند بۆ قازان زەنێ خۆیاندا کڕین و فرۆشتنی پێوە دەکەن. بێگومان هەمووشمان دەزانین لە ئێستادا خەڵکی هەژار و کەم دەرامەت و کرێنشین بەهۆی نهاتنی موچە و ئەو وەزع سیاسی ئێستا کە هەیە لە زروفێکی ناڕێکی و ناجێگیرن. خەڵکانێکەنە کریان پێنادرێت 2 کرێ و 3 کرێ و 6 کرێ قەرزارن ساحب مڵک دەریان دەکا. هەمیشە ئەمە پێیەکمان لە دادگایە بۆی کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. لا ساڵی 2022 بڕیاردرا 20,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بۆ کەم دەرامەت و کرێنشینان دروست بکرێت کە لەو ژمارەیە 6,000 بۆ هەولێر بوو. بەڵام کابینەی نۆیەم نەیتوانی ئەو بەڵێنەش بباتە سەر. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.